ئێوارەیەک هاوڵاتیانی هەڵەبجە لە نێوان هێڵەکانی مەرگ و ژیاندا دێن و دەچن لە ڕێگەی پرۆژەیەکی هونەریەوە لە دەروازەی شاری هەڵەبجە ڕووداوەکە خراوەتە ڕوو کە بە گەورەترین چەکی کۆکوژ کە لەو کاتەدا ناپاڵم بووە هەڵەبجە بۆردمان دەکرێت. ئومێد تەنها خۆی و باوکی لە ماڵەکەیاندا ڕزگاریان دەبێت. دایکی و خوشکەکانی بەهۆی ڕووخانی ماڵەکەیان بەسەریاندا گیان لەدەست دەدەن تا ئێستاش قوربانیەکانیان وە قوربانی جینۆساید نەناسێنراون. ئێمە وەکو خانەوادەی شەهیدان لە 26/4/1974 کە من و دایکم و خوشکەکان لەگەڵ باوکم لە ناو هەڵەبجەیە بووین لە کاتی بردومانەکەیە. بەداخەوە لەو ڕۆژەیە دایکم و خوشکەکانم شەهید بوون و منیش بە سەختی بریندار بووم لەو کاتەیە و ئەوە وێنەی دایکم کە لەو کاتەیە شەهید بوو و من و باوکم لەو کاتەیە برینداری ماینەوە. من باری تەندروستیم زۆر ناجێگیر بوو. 26/4/1974 ڕۆژی بۆردومانەکەیە. ساڵانە وەزارەتی شەهیدان یادەکە دەکاتەوە وە خۆیان دەڵێن یاسای ماف و ئیمتیازاتی شەهیدان لە هەرێمی کوردستاندا ڕێگە نادات قوربانیەکان بە قوربانی جینۆساید بناسێنرێن. بۆچی وەکو شەهیدی هاوڵاتی تۆمارکراون دیارە یاسایەکەیە لە وەزارەتی شەهیدان هەر ئێستا ئەگەر پێشمەرگێکی فیعلی لە بەرەکانی جەنگا شەهید نەبێت لە ماڵەوە وەفات کات یاخود لە ڕێگا بە حادیسی هاتوچۆ وەفات بکە ناکرێ بە شەهید. یعنی یاساکە وای لێ هاتووە بێ و کەسە لە سەنگەری بەرگریە لە حاڵەتی جەنگ و ڕوبەڕووبوونەوە شەهید ببێ ئەوە بە شەهیدی سەنگەر تۆمارەکرێت. بۆردومانەکە دوای 2 ڕۆژ لە بۆردومانی قەڵاتزێ بوو. بەشێک لە خەڵکی سلێمانی و گەرمیان وەک ناوچەی سنووری ڕوویان لە هەڵەبجە کردبوو. ئەوانیش بوونە بەشێک لە قوربانیەکان. پارێزەرێکیش دەڵێ خەڵک و حکوومەت لە کەیسەکەدا کەم تەرخەمن. 3 ناپاڵم کە خۆم چوومە سەریان، یەکیان لای ماڵی قاری قەساب، یەکیان لای شوێنی تەکسیەکان، یەکیان لای بانقەکەی. ئێستا ئەو 3 ناپاڵمە بە خەستی خەڵکەکان تەواو شپرس کرد و شەهیدیان کردن. وە ئەو یەکیان کە عەبدوڵڵا بوو کە لە لای بانقەکە خۆم دەرمهێنا، قەڵەوێ بوو، حەماڵ بوو. ئەوە خۆم بەدەستی خۆم هاتی نەخوارەوە سەیقار لەم سەرسوچە لای قماشفرۆشی بۆ ئەوی شەهید بوو و خەڵکانێکی زۆر شەهید بوو و شارەکەش پرزی تێکەوت بوو، بریندارێکی زۆر لەو ناوە کەوتن. خۆی لە ڕاستیە مەسەلەی حاڵەتی بەرپرسیارەتی لە مەسەلەی قەرەبکردنەوەی هەڵەبجەیە لە 2 جەمسەری چەمپیۆنلی بە حکوومەتی عێراقی فیدراڵەوە هەیە کە حکوومەتێکە خۆی لایە لەو قەزەیانە نەک لە قەزەی هەڵەبجە لە هەموو ئەو شتانی کە پەیوەندیان بە لایەنی دەفعی مالیەوە هەیە، پەیوەندیان بە دانی پارەوە هەیە، حکوومەتی عێراقی فیدراڵ خۆی لایە عادەتی. بەشەکەی دیکەشیان پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە قەراری مەحکەمە هەیە، لە کاتێکا کات جەریمەکە هەیە، کەلیجان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان و پێویست بەدەم ئەم مەوزوعەوە ناچێت، یعنی بڵین لە ئەولەویاتی تەرتیبی ئەولەویاتی خۆیان چۆن ئیش بۆ کەیسەکانی دیکەکە بۆ ئەم کەیسانە ئیشی نەکردووە لە ڕاستیە. بۆردومانکردنی هەڵەبجە دوای هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 بوو کە بەهۆی بۆردومانەکەوە زیاتر لە 50 هاوڵاتی گیانیان لەدەستدا و سەدانی دیکەش ئاوارە بوون. گۆڕی بەشێک لە قوربانیەکانیش تا ئێستا نادیارە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.